نوێژی تەراویح هەر کە ئوترێ مانگی ڕەمەزان یەکسەر ڕۆژ و شەو نوێژی جەماعەتەکەیت شەوانی تەراویحەکەی بیرەکەوێت، چونکە تەراویح لە سوننەتە سەرەکیەکانی ڕەمەزانە کە پێشی ئەوترە شەو نوێژ قیام اللەیل. عوروەی کوڕی سەیدنا زوبێر مناڵی زۆر بوون، سیانیان زۆر مەشهورن. مصعب و عەبدوڵڵا هەردووکیان شەهید کران بەدەستی حەجاجی کوڕی یوسفی ثەقەفی. عەبدوڵڵا هەڵواسرا بە دارە. خێزانی سەیدنا زوبێر ئەسماءە کچی سەیدنا ئەبوبەکری سیدیق کەوا بوو عوروە باوکی زوبێری کوڕی عەوامە کە عەشەرەی مبەشەرەیە کوڕە پووری پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام، دایکیشی خاتو ئەسمائی کچی سەیدنا ئەبوبەکری سیدیقە خوا لێیان ڕازی. عوروە لە پورە عائیشە خانیەوە جێڕێتەوە کە خوشکی دایکێتی ئەفەرمێ أن عائشة أخبرته أن رسول الله صلى الله عليه وسلم خرج من جوف الليل فصلى في المسجد فصلى رجال بصلاته فأصبح الناس يتحدثون بذلك فاجتمع أكثر منهم فخرج رسول الله صلى الله عليه وسلم في الليلة الثانية فصلوا بصلاته فأصبح الناس يذكرون ذلك فكثر أهل المسجد من الليلة الثالثة فخرج فصلوا بصلاته فلما كانت الليلة الرابعة عجز المسجد عن أهله فلم يخرج إليهم رسول الله صلى الله عليه وسلم فطفق رجال منهم يقولون الصلاة فلم يخرج إليهم رسول الله صلى الله عليه وسلم حتى خرج لصلاة الفجر فلما قضى الفجر أقبل على الناس ثم تشهد فقال أما بعد فإنه لم يخف علي شأنكم الليلة ولكني خشيت أن تفرض عليكم صلاة الليل فتعجزوا عنها. بيغمري عليه الصلاة والسلام رحمة بو خلقه وكل حديث صحيح مسلمة سيدنا عروة أجرته أفرمي خاتو عائشة خوالي رازي ببير راقاندم كجارك لرمزانة بيغمري خواه صلى الله عليه وسلم لني وشوا تشريفي برد مزقوتكي كالدرقاي مالكي طبعا لسر مزقوتك ابو مالي عائشة رزاي خواه اللي بيه شو نوجي كرد عندك لبيوانيش لدواي واقتداء بيكردو نيوجان بجماعة لخزمتيا دامزرا بۆ سبەی پیاوەکان باسییان کردەوە لە ناو خەڵکی ترە بیستیانەوە قسەی لەسەر کرا. لە شەوی دووەمە ژمارەی نوێژ خوێنەکان مەئمومەکان زۆرتر بوون، شەوی سێهەمیش هەروە بوو، شەوی چوارەمین مزگەوتەکە پڕ بوو. خەڵکەکە چاوەڕوان بوون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەشریف بباتە مزگەوت، بەڵام جەنابی نەچوو تا بۆ نوێژی بەیانیەکەی تەشریفی برد. دوای نوێژی بەیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕووی پاکی کردە خەڵکەکە و فەرمووی شەوی ڕابردوو زانیم کە لێرەن و چاوەڕوانن، بەڵام من نەهاتمە لاتان، وتم نەبادا تەراویحتان لەسەر فەرز بێت و دوایش نەتوانن بەردەوام بن لەسەری. لێرە چەند شتێک فێرە بین. یەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حاڵی کردن کە ئەم نوێژانە سوننەتن، فەرز نین. ئەو کەسەی کە نێکا گوناحبار نابێت لەسەری، ئەوی کە ئەشیکات طبعاً پاداشتی لەسەر وەرەک دێوەکو هەموو خێر و چاکەیەکی تر. دووهەم مسلمانان بۆ خۆیان لەسەر ئەم تەراویحە بەردەوام بوون دوای کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تاکو کۆ ئەیان کرد. سێهەم کە سەیدنا عومەر خوا لێی ڕازی بە لە سەردەمانی خەلیفایەتی خۆیان بینی خەڵکەکە تاکو تەرا بۆ خۆیان تەراویحەکەن یان چەند کەسێ لە پشت ئیمامێکەوە نوێژەکەن ئەبێ بە دوو جەماعەت یا بە سێ، ئیتر فەرمانیدا کە هەموویان لە دوای ئیمامێکەوە بیکەن. لەو ڕۆژەوە مسلمانان لە سەراسەری دنیای تەراویح بە جەماعەت لە مزگەوتاکە. چوارەم زۆرینەی ئوممەت کە شوێنکەوتوی مەزهەبەکانن، سێ مەزهەبیان 20 ڕکات و زیاترەکەن، بە وترەکەوەی بە 23، هەندێکیکەی کا بە 27. بەڵام حەمبەلیەکان و سەلەفی و پابندەکان بە سوننەتەوە 8 ڕکات دەکەن کە دوور و درێژترەی خوێنن. لە 20ەکەی ئەوان جاری وایەوان لە 20ەکە بوونەتەوە مزگەوتی سەلەفیەکانی ئەو کەسانی کە 8 ڕکاتەکەکەن هێشتا لێ نەبوونەتەوە، چونکە پەلەی لێ ناکردن و لەم سەردەمەشتا جوزێکی تیا خوێنن عادەت. خاتو عایشە خان خوا لێ ڕازی بێجێڕێتەوە
أن رسول الله صلى الله عليه وسلم كان يصلي 11 ركعة. پیغمبری خوا صلى الله عليه وسلم 11 ركعة نوێژی لە شەو نوێژە کرد. 8 قیام و 3 ركعتیش وتر. ئەمە کە هی پێغەمبەری خوای عليه الصلاة والسلام بە جۆرەهای جیاواز کردوێتی. جاری وا هەبووە هەر 2 رکات و سەلامی داوەتەوە هەستاوەتەوە 2 رکاتی کەی کرد. جاری وا هەبووە 4 رکاتی پێکەوە کردووە 1 تەحیاتی خوێندو. جاری وایە 8 رکاتی کردووە 1 نیەتی هێناوە 1 تەحیاتی ئەخیریشی تیا خوێندووە. 7 رکاتەکەی تر هەر هەستاوەتەوە و تەحیاتی تیانە خوێندو. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام طبعا نوێژەکانی زۆر توولانی بوون، زۆر دوور و درێژ بوون. نوێژی سونەتەکانی ئەبوو ئەیوبی ئەنساری خوا لێ ڕازی بێ فەرمێ شەوێک لە دوایەوە نوێژم کرد، شەو نوێژ. دوای سوورەی فاتحە سوورەی بەقەرەی خوێند. بەقەرەیەوە ژەزانن 286 ئاەتە. درێژترین ئاەتی قورئانیش کە باسی قەرزەکە هەر لە سوورەی بەقەرەی. ئەبوو ئەیوبە فەرمێ ڕکاتەکەی زۆر توولی کێشە، وامزانی لە 100 لە 200 چێتە ڕکوع نەچوو. هەر 286 ئاەتەکەی خوێن سوورەی بەقەرە. دوای وامزانی لە کۆتایی بەقەرە ئەچێتە ڕکوع نەچوو، ئالی عیمرانیشی خوێن. دوای ئالی عیمران نیسائیشی خوێن. دوای ئەو مائیدەی خوێند. یعنی ئەم 4 دوور و درێژانە هەمووی دوایە فەرمی تر دەسمدا لە پشتی لە شانی چووە ڕکوع. پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام خوێندنەکانی زۆر هێدی و لەسەر خۆ بوون. لەو شوێنانەی ئیستیغفار و ئیستیغفاریە کرد، لەو شوێنەی دوعا و دوعایە کرد و پیتەکانیشی هەمووی دەرەبڕی، یعنی وەکو ئەڵێن زۆر بە تەرتیلێکی زۆر هێدی لەسەر خۆی خوێند، لەسەر هەموو بڕگەیەکی ئاەتەکەش هەموو جملەیەکی هەناسەیەدا و هەروەها. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر 8 ڕکاتی کردو. هەر ئەوەندەش فریاکەوتووە. بەڵام یاوەرانی بەڕێز ئەوان طبعاً شەوانی ڕەمەزان لە قیام اللەیلی خۆیانە طبعاً زۆرتریانە کرد. ئەوان هەیە 23 کرد و هەشیانە بە یەک شەو قورئانی هەموو تیا خوێندووە وەکو سەیدنا عوسمان خوا لێی ڕازی بێ. واش نەزانین کە ئەمە شتێکی زۆر زۆرە، یعنی ئێستا لەم زەمانەیە زۆرە. یان گەر خوای پەروەردگار لێمان قبوڵ کە من بە 25 دقە جوزئەگە خوێنم کەوا بوو بە 7 ساعات و نیو ختمی قورئانەکە ئەکەم. ئێستا طبعاً ناتوانم کە ئەوەندە بە پێوە بوو لە نوێژەکەشا بیکەم، بەڵام فەرەز ناگەر بمەوێ دابنیشم و بیخوێنم ئەتوانم. ئەو یاوەرە بەڕێزانەش طبعاً ئەوان وەکو ئێمە ئەوەندەشیان نەخواردو ئەوەندەش بخۆنەوە. خوڕمایە 2 دەنک 3 دەنک خوڕمای خواردو یا زەیتی خواردو زەیتی یان شتێکی لەو بابەتانە خواردو و ئاوی لەلا بۆ هیچی تر. ئەوان خوا لێیان ڕازی بێ بەو شێوێ طبعاً شەو نوێژی خۆیان کردو.